چێشتی مجێور ژیاننامەی خۆنووسی هەژار زنجیرەی 11ەم ڕادیۆ لە تەورێز ڕادیۆی پیشەوەری هەبوو. بڕیار درابوو ڕۆژی نیو سەعات ئێمەش قسەی لەسەر بکەین و بەرنامەی تایبەتی خۆمان هەبێ. من بۆ ئەو کارە چوومە تەورێز و تاقێکم لە ماڵی شازدەخانمی میرپەنج بەکرێ گرت. شەوانەتانی وە شەو ڕۆژانە هەر لە بەیانەوە تا نوێژی شێوان بە تەنیا خەریکی بەرنامە نیو سەعاتیەکەم دەبووم و دەچووم دەم خوێندەوە. 15 ڕۆژە و کارم کرد. ڕۆژێک هاتن بە ترومبێلێکەوە بردیانمە عالی قاپوو، نشیمەنی پیشەوەری کە چوون پیشەوەری لەوێ بوو. پیشەوەری گوتی ئێمە نازانین تۆ چ دەخوێنیتەوە، پێویستە بەرنامەکەت تەرجەمە بکەی و ئێمە بیبینی. گوتم من وەمزانی بەرنامەی خۆمانە، ئەگەر بەرنامەی ئێوە بێ من کاری لێ ناکەم. گوتی ئاخر نازانی هەر چارەگە سەعاتەی 3 من حقوقی گوویندەیە. گوتم من لە معاملەی خۆم زۆر پەیدا دەکەم، ئەو کارە بە کەسێکی تر بسپێرن. ئیتر تازە نەچوومەوە ڕادیۆ تەورێز، هەر لەو سەروبەندەدا نمایشنامەی ئارشین ماڵاڵانم کردە کوردی و شازدەخانم کە تورکی باش دەزانی یاریدەی دەکردم، بەڵام فەوتا و نەچووە سەرشان و بۆ دووهەمجار پیشەوەریم دیت. مانۆڕی هێزی ئازەربایجان لە نزیک تەورێز بوو. پێشەوە منیشی لەگەڵ خۆی برد. لە دەمی نیوە ڕۆژە خواردندا من شیعرێکم دەربارەی برایەتی کورد و ئازەربایجانی خوێندەوە کە بۆ پیشەوەریان تەرجەمە کرد، بەلایەوە خۆشات. لیوانێک گابجێ بەدەستی خۆی بۆ هێنا، وەرم نەگرت کە عادەتم بە مەشروب نییە. حەمە حوسێن خان لێم تووڕە بوو کە چۆن لە دەستی پیشەوەری وەرناگری، بەڵام فایدەی نەبوو، وەرم نەگرت. حەمە حوسێن خان کوڕی سەیفی قازی و ئامۆزای پێشەوا بوو. پیاوێکی سورهولی زۆر زەلامی چاوزەق و بەهەیبەت بوو، تاخوا حەسکا کوردێکی دڵسۆز بوو. کرابووە فەرماندەی هێزی چەکداری کۆمەڵا، بەڕاستی لە هیچ شتێ نەدەترسا. ڕۆژێک لە تەورێز خۆنواندنی لەشکری فیداییانی پیشەوەری بوو. پیشەوەری پرسی بووی پێت چۆنە؟ گوتبووی وەک کۆمەڵەژنێکی حیزم دێنە بەرچاو کە بەرموریان تفەنگی بڕنۆیە، بەرگەیدە کەس کوردی چەکدار ناگرن. ئەم قسە هەرایەکی نایەوە و پیشەوەری زۆر تووڕە کرد بوو. کە دەگەڵ پێشەواژی ئەعدام کرا، تەنانەت ڕۆژنامەی لەشکری دوژمن ئاتەش نووسی بووی. پیاوی وانە ترس هەر نابێتەوە، 2 جار پەتی سێدارە پچرا، بەڵام ئەو بە دەنگی بەرز هەر دەینەڕاند بژی کورد و کوردستان هەر ئازاد دەکرێ و لەو قسە بێمانایانەی دەکرد. لە نەخۆشخانەی سابڵاغ کەوت بوو کە هاتمە دەر، گوتیان کراوێ بەرپرسی تەبلیغات، سەرپەرشتی ڕۆژنامەی کوردستان و ڕادیۆ چکۆلەکەمانم دەکرد. 2 یاری دەدەرم بۆ دیاری کرابوو. منداڵێکی تورکی خۆیی کە تەمەنی 15 و 16 دەبوو، ژووری کاری بۆ خاوێندەکردینەوە. من کە لادێیی یەک بووم، هەمیشە لە خەڵکی شارستان و نەخوازەوانەی کە زۆر کۆک و پۆشتە بوون و عینەکیان بە فیز لە چاو دەکرد، شەرم دەیگرتم و زۆر لە خۆم بە زیاتر دەزانی. کە یەکێک لە یاری دەدەرەکانم بە ناوی عەلی خوسرەوی لەوانە بوو. ڕۆژێک مەقالێکم نووسی بوو. گوتم کاکە عەلی زەحمەت نەبێ پاکنویسی کە. تەماشای کرد و گوتی نایزانم. گوتم هەر شکل نووسی بکە بەسە. گوتی ناتوانم. بە منداڵە تورکەکەم گوت تۆ چۆنی؟ گوتی خەتم خۆشە، کوردی نازانم، وات بۆ شکل نووس دەکەم، بە نوختە فەرقی نەبێ. ڕاستی کرد. ئیتر هەیبەت و سامی جلی تازە و فش و فۆڵم لە بەرچاو نەما. لەو کارەمدا نامەیەکم لە تەورێزەوە بۆ هات کە دەبێت لە هەموو ئازەربایجاندا ئاوە تەبلیغات بکرێ. لە داخان لەسەر پاکەتەکەم نووسیەوە ترکی نازانم و بۆم ناردنەوە. دوای چەند ڕۆژێک پێشەوا لۆمەی کردم، فەرمووی بەو کارە منداڵانەیەت کێشەیەکت بۆ ساز کردووی. گوتم من خۆم بە کوردستانی دەزانم و لام وانییە کلکی ئازەربایجانی. پێشەوا گوتی وام نەزانی بوو. ئەویش گازندەنامەیەکی نووسی. ئەوان عوزریان لێ خواستینەوە کە سەهویان کردووە. بڕیار درا کە ئێمەوە ئازەربایجانی لەگەڵ دەوڵەتدا بکەوینە و تووێژی پێکاتن. حاجی بابا شێخ مەنافی کەریمی و منیان ناردە سەقز. نیۆنەری ئازەربایجانی شاتن کە دەگەڵ ڕەزمارا قسە بکەین. زەبیحی و سەدرولیسلامیش دوایە هاتنە لامان، پێکاتن کە دەوڵەت بانە و سەردەشت و تکاب چۆڵ بکە، پیشەوەریش زەنگان بەجێ بێڵێ. تا ئەو کارەش دەکرێ ڕێگە بدرێ کە ئازوقە بۆ لەشکری بانە بنێرن و کورد ڕێگەی لێ نەگرن.
کاروانی ئازوقا دەبووە باگاداری من و دەگەڵ من بچێ و من و زەبیحی چاومان لەبارکردنی بێ نەوە کوچەکی شەڕی تێدا بێ. بەیانی گوتیان وا بار حازرە وەرە بڕۆ کە دیتمان ترۆمبیل بار کراون و نیشانمان نەدراون زەبیحی و من پێمان داگرت کە تا ناوەرۆکی بار نەبینین قبوڵ ناکەین. پاش چەقەی زۆر سەدرولیسلام کە برای پێشەوا و سەرۆکی وتووێشکەران بوو گوتی بارچیان تێدا نییە جگە لە ئازوقەی خواردەمەنی و من ئەمر دەکەم کە نەی پشکنی. ناچار بۆ ئەمر من لەمدانەوە دەگەڵ باران چوومە بانە و لە ماڵی ئەفسەرێک بە ناوی ستوان ڕەنجبەر دامەزرێنرا. من خەوت بووم تەلەفۆن لە ستوان دەکرا لە جوابێکدا گوتی بەڵێ تانکێکیان دەناو باراندا هێناوە. زانیم خەیانەتێکی گەورە بەدەستی من پێکاتووە و خەتا لە سەدرولیسلام بووە. داخیەوەم دەخوارد کە بۆچی لە ڕێگا ئەم کاروانم بە پێشمەرگە بەڕوودکردن نەداوە و دەشم توانی. بە فەرمانی پێشەوە ماڵم لە بۆکانەوە هاتە سابلاغ. کوڕێکم هەبوو بە ناوی شێرکۆ تەمەنی 4 مانگ بوو کە دیسان دەگەڵ سەدرولیسلام و زەبیحی و حاجی حەمەداغای شێخاڵی بەڕێکران بۆ سەقز و گفتوگۆکردن. سەدرولیسلام دوای 2 ڕۆژ گەڕایەوە بردیانی نەماڵێک لە سەقز و پاسەوانێکیان لە دەرگا دانابووی. ئەم جار دەبووە یەک لە من و زەبیحی ڕەگەڵ کاروانی ئازوقە بچینە بانە. گوتم زەبیحی تۆ زۆر جار حەبس کراوی لێرە دەمانگرن لە ڕێگە خۆت دەرباسکە و حەولێک بۆ ئێمە بدا تا نەگیراوی. زەبیحی لە ڕێ ڕای کرد بوو لە سابلاغەوە هێندێک دراویان بە کاکاغا ناوێک و ڕانەندەیەکی یەرمەنیدا بۆ نارد بوو. گوز و گومبەت هاتنە سەرمان و داوای چەکدانانیان لێکردی. من کە لاوێکی خوێنگەرم و بێتەجربە بووم لام وا بوو چەک لێساندن زۆر شەرمە. دەمانچەی خۆم نەدا و بە ئەفسەرەکەم گوت دەبێ بکوژرێم و دەمانچەم لە قەدی بکەنەوە. ئەفسەرەکە گوتی باشە لە تۆی ناستێن. دێوارەدا هاتەوە لامان گوتی تۆ حەز دەکەی بچیە ناو شار وەرە پێکەوە بڕۆی چووینە قەراغ چەمی سەقز. زۆر بە نەرمی گوتی برام من کوردی کرماشانیم تۆشم زۆر و بەردڵکەوتووە کە بۆ ئازادی گەلی کورد حەول دەدەی بەڵام هێشتا زۆر کاڵی لێم ڕوونا من پڕکێشیم بکردایە بە دەمانچە دەتکوشتم. دەوروبەری شار پتر لە 4000 سەربازی تێدایە دەرچوونت مەحاڵ بوو دەیان کوشتیەوە. ئەو جار دەوڵەت هەزاران ئەفسەری لە من زلتریشی هەیە کە بە کوشتیان دەدا و گوێژ ناداتێ تکایە لەوە عەقڵتر بە. حەیفە لە دەست بچی چاوە نۆڕی فرسەت بە و دەنگم مەکە هەر ئەمڕۆ حەبستان دەکەن. ئەوەندەی بۆم بکرێ یاریدەتان دەدەم. خولاسە خاو بوومەوە پێکەوە چووینە بازار کە کتێبی داستان بەکرێ بگرم و لە زینداندا خۆمی پێ بخافڵێنم. ئەفسەرەکە ناوی وابزانم ناسرپور بوو بردمیە دوکانی کتێبفرۆشێک بە ناوی کولاهی. کابرا گوتی هەر کتێبە شەوێ بە 2 قڕان بە ئەمانەت دەدەم. خۆم لێ تووڕە کرد بێ ئینساف. ئیجارەی کتێب شەوی 4 شاییە بەڵام ناچار قبوڵم کرد و چەند چیرۆکێکم وەرگرت. هەرەو شەوە حاجی حەمەداغا و کاکاغا و میناسی شۆفێر و منیان گرت و لە ماڵێکی نزیک چەمی سەقزدا حەبسیان کردین و 16 سەربازیان لەسەر داناین کە ئاگادارمان بن. پوڵەکەشیان کە بۆ نارد بووین نەداینێ. ئەفسەرە کوردەکە دوای چەند ڕۆژێک هاتە لامان و گوتی وابزانم شکنجەتان دەکەن چونکە منیان لەسەر پرشتی ئەوە گۆڕیوە. ئەفسەرێکی تر هاتە سەرمان بە ناوی نەسیرزادە ئازەربایجانی بوو دیار بوو دەدڵدا لاگیری پیشەوەری بوو زۆر کوڕێکی باش بوو. ئەویش زۆری نەبر کە نەماندیتەوە. ئەفسەرێک بە ناوی سەروان بیداربەخت هاتو چۆی دەکردین کە هەموو گیانی گاڵتەوگەب بوو. هەرچەند بەندی بووین و شەوانە هەموو 2 سەعات خەبەریان دەکردینەوە و دەیان بژاردین بەڵام خواردنمان زۆر پادشایانە بوو. بەیانی هەنگوین و کەرە و نەهار و شام گۆشت و برینج بوو. 5 ڕۆژی هەوڵێ زۆرم حەفز لەبەر گران دەهات بەڵام عادەتم پێگرت و پشوم هاتەوە سەرخۆ. قەسیدەی بوردیم لەبەر دەکرد ڕۆژانە هەمووی بەگاڵتە و قسەی قۆڕم ڕادەبوار. لەو سەربازە پاسدارانە یەکێک چێژلێنەر بوو یەکیان لۆڕی سوڵتاناباد بوو کە دەیگوت من بوومەتە کۆمەڵا. هەر خەبەر و باسێک لە شاردا بوایە پێی دەگوتی کتێبی بۆ دەگۆڕیمەوە ڕۆژنامەی بۆ دەهێنای. 16 سەربازیان لە حەبسخانەدا کە خانوویەک بوو لەسەر دانابووین و سەرگروهبانێکی لۆڕ گەورەیان بوو. گاڵتەی خۆشم بەو سەرگروهبانە لۆڕە بوو. جارێ گوتی هەر کە سەرچی بەسەر دێ لە ناو چاوانی نووسراوە. گوتم نەخێر نەنووسراوە دەکوا بیخوێنەوە من چم بەسەر دێ لە ناو چاوی تۆش هیچ نەنووسراوە لەو سوێند کە نووسراوە و لە من ئینکار لە داخان دەستی خۆی دەکەست. بۆی گێڕامەوە کە جارێک عیزرائیل چۆتە دوکانی تاجرێک تاجر بردوویەتە ماڵە خۆی.
ئیزرائیل دەمی لە نان و چێژ نەداوە. کابرا سوێندی داوە کە دەبێن نمەکی بکە. ئیزرائیلی کەر فریوی خوارد و قامکێکی تەڕی لە خۆی دا و نمەکی کرد. ڕۆژێ خوا گوتی بڕۆ گیانی ئەو کابرا بکێشە. کابرا گوتی تۆ نمەکی منت کردووە، شەرم بکە، هیچ نەبێ مۆڵەتێکم بدا. ئیزرائیل خۆی گەیاندە لای خوددا، نەقلی فری خواردنەکەی بۆ گێڕاوە. خوا گوتی باشە 40 ساڵ مۆڵەتی بدە، بەڵام جارێکی تر ئەو کەرێتیە مەکە. ڕۆژە گاودەستەکەمان سەیری لێڕیا بوون، پیسایی گەی بۆ بڵندایی دیواری پشتەوە. سەروان بیداربەخت هات بۆ دیدەنیمان. گوتم ئێوە چۆن مەشقیان گێوەیی بە سەربازان دەکەن؟ دەبێت لە 2000 میتر خاڵی ڕەشی ناو هەدەف بپێکێ. ئەو سەربازانە مەشقیان کردووەیان تازاتون، هیچیان لە 4 ساڵ کەمتر نییە کە لێرن، لەبەر شەڕی ئەوە هێشتومانەوە. دەوەرە بابچینە سەیری ئاودەست، کونی ئاودەست تاقونی سەرباز بستێکە. زۆریش لە خاڵی هەدەف گەورەترە. سەربازێک نەتوانێ ئەو کونە گەورە بپێکێ، مەشقی چی و فێربوونی چی؟ زۆر پێکەنی و بانگی سەرگروهبانی کرد گوتی فڵان فڵان شودا، ئەلعان دەبێ 2 تەنەکە ئاو بێنی لە چۆمڕاو بیشۆیەوە یان دەبێ بیلێسیەوە. ئاخری سەرگروهبان لە چۆماوی هێنا و شتیەوە. زانیمان کە شەڕ لە نێوان دەوڵەت و پیشەوەری هەڵگیرساوە، بیستمان کە تەورێز شکاوە. ڕۆژێک هاتن و بردیان مەلای حاکمی نیزامی کە سەرهەنگ غەفاری بوو. 4 سەرباز لە پێشمەوە تفەنگەوە و 4 لە پشتمەوە بە کەلەپچەکراوی بردیان و نێزەکانیان لەسەر قونم ڕاگرت بوو. بە کۆڵانێکدا هاتین، چەند منداڵێکی سەقزی دڕیاندا و چوونە بەرێکی کۆڵانەکە و ئامادە باش ڕاوەستان. لام وابوو زڕتم بۆ دەکێشن و گاڵتەم پێدەکەن، چاوم داخست بوو. هەر گەیشت مەلایان هەمویان کڵاویان داگرت و سڵاوێکی گەرمیان لێکردم. سەرباستیان خوڕین و هەڵاتن، ئەو قەدرگرتنەی مناڵان زۆر دڵگەرمی کردم. چوومە لای سەرهەنگ، حەمەداغای سەرای لەلا بوو. گورزیە دەستبەندیان کردمەوە و لەبەرم هەستا و جێگەی نیشاندام و ناردی چایان بۆ هێنا. حەمەداغا باسی خۆی کرد کە چۆن مڵک و ماڵی چووە و چۆن لە شاپەرستی لای نەداوە. سەرهەنگ گوتی تۆ دەزانی ئازەربایجانمان گرتووە، قازیش 1-2 ڕۆژی تر تەسلیم دەبێ. شتێک بۆ ڕۆژنامەی تلعات بنووسە کە قازی بە زۆر توێ کردوتە کۆمەڵا، بەڵکو لە مردن ڕزگارت بێ. 2 بەستەی ئیسکیناسیشی لەسەر مێزەکە دانا. گوتی وا بزانم پوڵت نییە، ئەمەش بۆ تۆ. گوتم جەنابی سەرهەنگ، قازی بە زۆر نەیکردومە کۆمەڵا، بەر لە ئەو کۆمەڵە بوو. حەمەداغا لە باسی خۆیدا دەرسێکی دادام، لە کورتپەرستی پەشیمان نیم و پەشیمان نابمەوە. گوناهی منیش بە تۆ و ئیتلاعات و قوام و سەلتەنەش نابەخشترێ. گوڕاندی وەرم بیبن، نەیهێش چاکەم بخۆمەوە. تێری زنێوی زۆر پیس پێدام و هەڕەشەی کرد. دەستبەن لە دەست هاتمەوە حەبسخانەکەم. ڕۆژێک لەسەر داوای خۆم بردیانمە حەمام. دیسان 8 سەرباز بردیانم و لە دەرکی حەمام دەستیان کردمەوە و لە دەرگا ڕاوەستان کە دوای چارەگێک بێمە دەر. ڕیشم زۆر هات بوو، تیخی ڕیشتاشین مەمنوع بوو. کابراایەکم دی لە حەمام ناسیمەوە کە ڕۆژێک لە بۆکان پێکەوە ئاشنا بوو. ئەو خۆی لێکگێر کردم و تەماشای نەکردم. گوتم برا با گیراویش بم بۆ نامدوێنی. سوێندی خوارد کە نادناسم. پێم گوت تۆ لە بۆکان بووی. گوتی خوای زانێ ئەوە برام بووە و من ئەفسەری ئەرتەشیم. بۆ خۆی ڕیشی تاشیم و زۆر عوزرخوایی کرد. کە هاتمە دەر لە حەمام، کابراایەکی سیسەکەی کورتەباڵا گوتی هەژار من نافع مەسەری شاعیرم، هاتووم لە حەمام بتبینم. ئیتر سەرباز نان هێش بیدوێنم و ئەو حەسرەتەم ئێستاش هەر لە دڵماوە. لە سەرەتای دامەزرانی دەوڵەتی عێراق کە دادگا بەدەست مەلایان بووە، دەڵێن نافع مەسهەر لە هەڵەبجە فەقێتی کردووە. من بۆچی قورعان بە شعری کوردی تەرجەمە نەکەم؟ لە سوورەی ئەلقاریعەوە دەست پێ دەکا. ئەلکوتێنەر وەلکوتێنەر، نازانی چیە ئەلکوتێنەر؟ ڕۆژێک کە خەڵگە بن بە پەپولەی سەر لە شێوا و وەک شێوانە بن بە خوری پشەوەکرا و ئەو کەسەی قورس بێتەرازووی وا لە عیش و خۆشیە، ئەو کەسەی سووک بێتەرازووی دایکی ئەوە هاویە، تۆ نازانی ئەوە چیە؟ ئاگرێکە گەرم. قڕدەیگرن، مەلای حاکم 2 مانگی حەبس دەکا. ئەم جار شیعرێک لەسەر هەژاری و چارەڕەشی فەقێ دەڵێ و تایە سەرگونی خۆشین نەکرد جبریل هاتووە. دەیبەنەوە بەردەستی حاکم. هەتیو بۆ کفرت کردووە؟ بۆچی قوربان جبریل گونی هەیە؟ وەست بیعەدەب گونی کوا؟ دەسا گوتومە هیچیشین نەکرد. بەدکا و ڕەجای خەڵک وازی لێدێنن. 2 مانگ بوو حەبس کرابووی. سەروان بیداربەخت ڕۆژێک هات، زۆر کز و کەنەف دیاری دەدا. گوتی قەبەری زۆر ناخۆشم پێیە، زۆر خەمبارم بۆ ئێوە.
گوتم ئاخر یا لێرە دەمانکوژن یا دەمان نێرنە تاران، دەبڵێت چییە؟ گوتی ئێوە ئەمڕۆ ئازادن و نانی نیوەڕۆتان نادەینێ بۆ یەشکزم کە تازە مەزلیسی گەپ و گاڵتەی دەگەڵ ئێوەم نامێنێ. باوەڕمان نەکرد. گوتم دەچمە لای غەفاری، ئیجازەدارم. غەفاری کوتی بەڵێ ئازادن. گوتم کەوا بێ دەتوانم بسمە ساڵحاوە، خزمم لەوێ هەن. نا دەبێ ئێمە بە حورمەت بەڕێتان کەینەوە. تێگەیشتم کە بەردانی ڕاستی نییە و هەر دەمگرنەوە. چوومە مەنزڵی حەمەدەمین ئاغا و قاسم ئاغا لە سەقز کە هەردووکیان برای حیزبی بوو. بۆیان گێڕامەوە کە لە پاشکانی ئازەربایجان پیشەوەری و زۆر لە دار و دەستەی هەڵاتون بۆ رووسیا. قازی شاتۆتە حەمامیان و بێ شەرت خۆی تەسلیمی دەوڵەت کردووە. ئەو داوای لە سەرتیپ هومایونی کردووە کە ئێوە بەر بدەن. بە کۆتری نامەبەردا فەرمانی ئازادی هاتووە. گوتیان زەبیحیش پەنای بە کۆنسوڵگەری ڕووس لە ورمێ بردووە، ڕایان نەگرتووە. دەگەڵ سەید ئەحمەدی سەید تەها و دڵشاد بە ماشێنێکی حیزبی ڕای کردووە بۆ عێراق و ڕادیۆ لەندەن خەبەری داوە. گوتم ئێوە ناترسن؟ گوتی هەموو ڕۆژێ گوزارشێکم نووسیوە، ڕەنگە پڕ بەو سۆپە ببن، من هەواڵی دەوڵەت بوو. قاسم ئاغا گوتی ئەگەر قازی نەفەوتابە ئێمە هەمومان دەفەوتین. بەڕاستی خەبەر و باسێکی دڵتەزێم بوو. لەو حەبسەدا زۆرم قەرزی ئیجارەی کتێب کەوت بووە سەر. چوومە دوکانی کولاهی. کوا حیسابت چەندە؟ گریا گوتی بریا مردبام و ئەو ڕۆژەم نەدیبە، یەک شایی پوڵم ناوێ، ئەو ڕۆژەش لە ترسی ئەفسەرەکە داوایە و پوڵە زیادیم کرد. پاش نیوەڕۆ کە دەبوو سەفەر بکەین و چاوە نۆڕی ترۆمبیل بووین، سەرتیپ هومایونی هات و ئەحواڵێکی پرسیم. گوتم من دەمانچەکەم لێسێنراوە، حەز دەکەم بمدەنەوە. گوتی جا بۆ چیتە؟ خۆ ئێمە زۆر زوو چەک لە هەموو کوردێک دەستێنین. گوتم بەڵێ ئەو دەم قەیدی نییە. بەڵام ئێستا بۆ من شەرمە بە تەنیا چەکرابم. گوتی دەمانچەکەی بدەنەوە، دایانمەوە. هومایونی گوتی من سواری ترۆمبیلی عەوڵاغای ئیلخانی دەبم. قاسم ئاغا و حەمەدەمین ئاغا و هەژار سواری ماشێنی من ببن و لە بۆکان یەکتر دەبینی. جگە لە ئێمەسیان سەربازێکی ڕانەندە و ئەفسەرێکی سەرڕشتەداری لە سەقزەوە بەرەو بۆکان هاتی. لە ڕێگا تووشی پۆلی سەتی و دووسەتی لە فیداییانی پیشەوەری دەبووین کە کورد فەنگیان لێساند بوون و بە کۆمەڵ زۆر دەگریان و یا حوسێنیان دەگوت. ئەفسەری سەرڕشتەداری دەیگوت من شاعیرم. ئاغایان گوتیان ئەوە شاعیرە، هەڵی پێچام کە نمونەیەک لە شیعری خۆمی بۆ بخوێنمەوە و تەرجەمەی بکەم. ئەوەم بۆ خوێندەوە کە دەڵێم ڕۆڵە ناموست وە خزمەکانت نەدەی بە شەکر دەستم دامانت. شەرەف گەوهەرە قیمەتی نایە، دەوید ڕووڕەشی هەردووک دنیایە. ئەو کەسە پیاوە بۆ خاک و ئاوی ڕۆحدانی و بە چاک بمێنێ ناوی. نەت بیستووە واتای زانای سەرزەمین، مەردانە مردن نەک حیزانەشی. بۆم تەرجەمە کرد، ئافەریمی لێکردم. منیش مەبەستم لەو دوو ئاغایە بوو کە بەبێ شەرم شانازی بە خەیانەت بە گەلی خۆیان دەکەن. نوێژی شێوان لە بۆکان تووشی سەرتیپ هومایونی بووینەوە. گوتی با هەژار لە ماڵە قاسم ئاغا بێ، سبەی هەمومان دەچینە مەهاباد. چوومە مەنزڵی قاسم ئاغا کە لە ماڵە عەبدوڵڵای بارامی بوو. کاکەمزەی کۆنە هەواڵم هات. گوتی وەرە لە ماڵی من بخەوە. گوتم وابزانم قاسم ئاغا ڕێ نادا، چونکە وا دیارە منی پێس پێراوە بە هیچ کوێدا نەچم. هەمزە داوای لە قاسم ئاغا کرد کە من بەرێتە ماڵە خۆی. قاسم ئاغا گوتی لێرەش نوێن هەیە بۆ بێت. هەمزە گوتی من بەڵێن دەدەم کەس پێی بیهێنمەوە لای تۆ و ئەگەر وانە بوو با منی ئەدام بکەن. قاسم ئاغا گوتی قەیدی نییە با بێت. هەر چووینەوە هەمزە هەڵی پێچام کە ڕاکە و خۆت خەلاسکە، زۆری حەولدا. گوتم چونکە تۆ بوو یەزامنم هەرگیز ڕاناکەم، با بزانین چۆن دەبێت. بە خەیاڵی خۆم وامدا نابوو کە لە میان دواوی ئیجازە وەرگرم و بچم بە پێو شوێنی عەبدوڵڵای برام کە لە تەورێز دەیخوێت. ئەوسا لە تەورێز خۆم بشارمەوە کە شارێکی گەورەیە و نام دۆزنەوە. بەیانی دەگەڵ هەمزە هاتینە لای قاسم ئاغا. شەیپوری سەفەر لێ دەدرا و لەشکر بەرەو سابڵاغ دەچوو. عەشایریشیان دەگەڵ دەچوو. لە قاسم ئاغام پرسی کوا کاکە ڕەحمان؟ گوتی نەخۆشە و لە گوندی شێخلەرە. گوتم ناتوانم بیبینم. لە پاش تاوێک بێ جوابمانەوە گوتی من وام پێ باشە بچیە لای کاکە ڕەحمان و پێی بڵێ بدنێرێتە قەرەگوێز لای ئەحمەد ئاغا و هەرگا بە مەسلحەتمان زانی دەتوانی بێە سابڵاغ. ئەمڕۆ دەگەڵ لەشکر مەیە. هەر ئەو وای گوت ئەو پیاوەی کە وەختی خۆی خەبەری خەیانەتی دێبوکریانی دابوومێ. گورجێ لە ئاسب دابەزی و ئاو زەنگی گرت و گوتی
وەرە سوار بۆ بچۆ شێخلەر لە بن لێوانەوە گوتی منە مەسپەم ناوێتەوە ئیتر خۆت دەزانی. سوار بووم و هەر لە کۆڵانی حەمامەوە کردمە غار لە شار دەرچووم و تەقڵە کود ڕووم کردە شێخلەر لە ڕێگەوام هەل کرد کە ئەحمەد ئاغای قەرەگوێز زۆری خراپە دەگەڵ دەوڵەت کردووە منیشی خۆش ناوێ. قاسم ئاغا دەیەوێ من ببمە دیاریەکی دەست و ئەحمەد ئاغا بمگری و گوناهی بەهۆی منەوە ببەخشرێ. بە هومێدم ئەم خەیاڵەم ڕاز نەبوو بێ بەڵام وای بۆ چوو بوو. گەیمە بەردی وەخانی شێخلەر کاک ڕەحمان و چەند کەسێک ڕاوەستا بوو. دابەزیم و گوتم حول لە مەرەسێ هاتینەوە سەرسێ ڕیسەکانمان بۆوە خوری. کاکە ڕەحمان وەک نەی بیست پێ وابوو ڕەنگی بزرکا بوو لێوی دەلەرزین دیار بوو زۆر ترسا بوو. چوینەوە تاخ تاوێکی پێچوو کەس چای بۆ نەهێنا. گوتم مردنە لینگە فرتکەی چییە؟ کاکە چاکم بدەنێ شعرێکم لە باخەڵم دەرێنا. گوتم لە حەبسدا ئەم شعرەم گوتووە زۆر بەزم و گاڵتەیە باسی چۆنیەتی حەبسخانەیە با بۆتان بخوێنمەوە. کاکە ڕەحمان زوو لە دەستی ڕفانم و دەناو کوورێ هاویشت و سووتاندی. حیفی ئەو شعرەشم چوو کە وێنەیەکی تەواو لە ژیانی حەبسخانەم بوو. ڕاستپێری قاسماغام ڕاگەیاند کاس پێکم بدەنێ و بچمە قەرەگوێز. کاکە ڕەحمان گوتی نە ئەسپت دەدەمێ نەلاشم وایە مەسلحەتە بچێ لای ئەحمەد ئاغا بۆ خۆت یا بچۆ خانەقا یان تەرەغا. گوتم بەڵێ خۆم دەگۆڕم و دەچمە لای تەرەغا. جلکی تازە و باشی خۆم بە جلکی پیس و خراپی فەقیانەی مەلا عەبدوڵڵای حەساری گۆڕیەوە کدێبی جامی و هێندێک قاقەز و قەڵەمم خستە بوخچێکەوە و بوومەوە بە فەقێ. داوام لە مەلا عەوڵا کرد کە 3000 تمەنت لەلایە ئەگەر دەکرێ بمدەوە. گوتی هیچم نییە. میرزا عەوڵای بارامی گوتی من 500 تمەنت دەدەمێ و لە مەلا عەوڵای دەستێنمەوە. دەمانچەکەم دا بە کاکە ڕەحمان کە ئەگەر توانی بیفرۆشێ پوڵەکەی بدا بە منداڵ و براکانم. هەرەو ڕۆژە بەر لە نیوەڕۆ بە بیانووی چوونە تەرەغە دەرکەوتم و بەرەو مەحمووداوا ڕۆیشتم تا لە دێ شێخلەر نەدیو بوو. دام خەڵاشتە خوارێ و هاتمە ناو مێشەی مەحمووداغا و ڕوو بە جنوب بە مێشەدا ڕۆیشتم. لە مێشە نەهاتمە دەر تا لە گوندی قاقڵاوە تاوم لێ ئاوا بوو لامدا.